بە پشتیوانی خۆی گەورە ئەمڕۆ باسی تاوانێکی زۆر گەورە دەکەین کە زۆر بەمان بەڵکو لەوانەیە هەموومان کەم یا زۆر ئەم تاوانە ئەنجام بدەین. ئەم تاوانە تاوانێکی زۆر گەورەیە. خاوەنەکەی ئەگەر تۆبە نەکا لەسەری بمرێ یەکەم کەسێکە بێ ئاگری جەهەنەمی پێخۆشەکرێت. پەنا بەخوای گەورە. واتە ئەوان لە پێش هەموو کەسێکەوە سزا دەدرێن. أول من تسعر بهم النار پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم. یەکەم کەسێکن کە ئاگری جەهەنەمیان پێخۆشەکرێت. هەر لە ڕیواەتی صحیحدا هاتووە کە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەکەم کەسێکن کە محاسبە دەکرێن. ئەوانش ئەهلی ڕیان. ڕیا چییە؟ واتە ئەوەیە کە من عیبادەتێک ئەنجام بدەم مەبەستم ئەوە بێ خەڵکی بمبینێ و مەدحم بکات. مەبەستم ئەوە نەبێ خوا پاداشتی خێرم بداتەوە. ئەمڕۆ ڕیا زۆر بووە. بە تایبەتی دەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان قورئانێک ختمە کرێ دەڵێ قورئانم ختم کرد، بڵاوی دەکاتەوە. دەڵێ قورئانم حیفظ کرد، بڵاوی دەکاتەوە. سەردانی دایک و باوکم کرد، ڕەسم دەگرێت ئێستا لای باوک و دایکی خۆشەویستم. ئەمانە هەمووی عیبادەتە بۆ خوا ئەنجامی بدە. عیبادەت بۆ پۆز نییە، بۆ ئەوەیە خوا پاداشتی خێر بداتەوە لەسەری. ئێستا لای دایک و باوکی خۆشەویستم، ئێستا لای فڵان کەسین سەردانیمان کرد نەخۆشە، ئێستا فڵان کەسمان داوەت کرد و ئەم بەڕێزانەمان داوەت کرد. ئەمانە ڕیان و ریابە. زۆر جار تووشی ڕیا دەبیت. بۆ لای دایکت ڕۆشتویتە، بۆ لای باوکت ڕۆشتویتە، بۆ لای نەخۆشێک ڕۆشتویتە، دوای جەنازەیە کەوتویتە، نوێژ لەسەر جەنازەیە کردووە. ئەمانە هەمووی عیبادەت و چاکەیە. بۆ خوا کردت یا بۆ خەڵکی؟ بۆ خوا کردت یا ئەوەی خەڵکی بیبینێ؟ بێگومان دەڵێ بۆ خوا کردم، پێویست ناکا بڵاوی کەیتەوە. خۆت بڵاوی مەکەرەوە. خەڵک ئاگا لێنێ بڵاوی کاتەوە ئەوە ناڵێن. خۆت بڵاوی مەکەرەوە. خواردن دا بە خەڵکی. چونکە بەڕاستی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەهلی ڕیا ئاگری دۆزەخیان پێ خۆش دەکرێت پێش هەموو کەسێک. کەواتە ئاگاداری خۆت. بۆ خوا کارێک ئەنجام بدەی، عیبادەتێک دەکەی، ئەوەی عیبادەتە. بۆ خوا ئەنجامی بدە و پێویست ناکە لای خەڵکی باسی کەیت و بڵاوی کەیتەوە بۆی خەڵکی بتبینێ و مەدحت کا بڵێ کەسێکی چاکە. حەج دەکەی، عومرە دەکەی، پێویست ناکە وێنە لە دوای وێنە بڵاوی کەیتەوە. ئێستا لای کەعبەم، ئێستا لە ڕەوزەم، ئێستا لە فڵان شوێنم. بۆ خوا ئەنجامی بدە، بۆ خوا. ئەهلی ڕیامە بە ئەهلی تەقوا بە ئەهلی ئیخلاص بە ئیزنی خوای گەورە. الحديث صحيح جامع الصغيرة هاتو خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم يوم القيامة نادى مناد من عمل عملا لغير الله فليطلب ثوابه ممن عمل له. پنا بخوا زور ترسناكا لروشي قيامتها لساحي محشش او كاتي كنازاني بوكيو دروي ئەو کاتەی نازانی لە محاسبەی خوادا چیت بەسەرادێ، نازانی بەدەستی ڕاست یا بەدەستی چەپت کردەوەکانت وەردەگری، نازانی بەسەر پردی سڕاتە تێ ئەپەڕی یا تێ ئەچیت. ئالەو کاتەدا هەموو خەڵکی لە ساحەی مەحشەرە بانگەواز کارێک بانگەواز دەکات، دەڵێت هەر کەسێک چاکەی کردووە ئەوەی عیبادەتە کردوویەتی بۆ غەیری خوا، ئەوەی کە عیبادەتی کردووە بۆ غەیری خوا، با بڕوا داوای پاداشتی ئەو عیبادەتە لە غەیری خوا بکات. نوێژت کردووە بۆ خوا، پاداشت لای خوایە. بۆ ئەوە کردوتە خەڵکی بتبینێ، پاداشت بڕۆ لای خەڵکی وەرگرە. ئێ خەڵ پاداشتی چی خەڵچاوە؟ خەڵکیش وەک تۆ داماوە. ئەوەی کە من و تۆ ڕیامان بۆ کردووە لە ئێمە داماوتر و احتیاجترە. بۆیە زۆر مشکلەیە. بەڕاستی کارەساتە لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو کەسانی کە پێش هەموو کەسێ ئاگری جەهەنەمیان پێخۆش دەکرێت، یەکێک لەوانە کەسێکە قورئانی خوێندووە. لە ڕوایەتەکە فەرمی یەکێکە عیلم فێر بووە، یەکێکە خێر و سەدەقەی کردووە. بەڵام خوای گەورە پێی دەفەرمێ فڵان کەس
چیت بەو عیلمە کرد، چیت بەو قورئانە کرد کە دەزانی دەڵێ قورئانەکەم خوێندەوە، خوای گیان عیلمەکەم گەیاند، خوای گەورە دەفەرمێت درۆت کرد، قورئانت خوێند بۆی بڵێن قورئان خوێنە و دەنگی خۆشە. پەنا بە خوای گەورە عیلمت خوێند بۆی بڵێن عالم و زانا و دانایە. پێشیان وتی بە ئاواتی خۆت گەشتی، ئاواتت ئەوە بوو خەڵکی مەدحت کا پێی گەشتی و دەی بۆ جەهەنم بەسەر دەموچاوی ڕایکێشە. پەنا بە خوای گەورە. بۆ ئیمامی ئەبوو هورەیرە ڕەضای خوا لێ بێ کاتێ حەدیسەی باس کرد 3 جار بورایەوە کە سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. والله ئەگەر خوای گەورە ڕەحمان پێ نەکا لە قیامەت هەموومان فەزەحەکە، هەموومان فەزەحە بین. دەی بڕۆ بۆ چی عمرەت کردووە بڕۆ پاداشتی عمرەکەت وەرگرە، بۆ چی حەجت کردووە، بۆ ڕیایە بۆ خوا، ئەگەر بۆ خوا بێ پاداش لە لای خوایە، ئەگەر بۆ ناودەرکردن کردبێتت خەڵکی وەها چۆ بۆ حەج و عمرە وەڵڵاهی بەگوێی خۆم گوێم لێ وتیتی بۆ یاچم بۆی سیقە پەیاکەم بۆ معامەلەکەم کەسابەتەکەم سیقە پەیاکەم بۆی حەج و عمرەکەم. الله ئەکبەر. لە پێت وترا حاجی فڵان کەس لە ڕۆژی قیامەتە خوا لەسەر دەموچاو ڕاتئکێشێ بۆ ناو جەهەنەم ئەگەر تۆبەی لێ نەکەی، بۆیە کارەکانتان بۆ خوا ئەنجام بدەن. خواناسان وەکو ئیمامی ئیبراهیمی نەخعی ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کە قورئانی دەخوێند لە ژوورێکا لە شوێنێکا بەتەنها، کاتێک کەسێ بەهاتایەتە ژوورەوە هەستی بکرایە کەسێک دێتە ژوورەوە قورئانەکەی داپۆشی، قورئانەکەی داپۆشی با خەڵەزانێ قورئان نەخوێن. ئێستا کابرا بێ بە ئاشکرا بڵێ بن قورئان نەخوێن، بە ئاشکرا فەخری پێوەکە، شانازی پێوەکە. برای بەڕێزم من ناڵێم کە قورئان دەخوێنێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕیا دەکەن، نە، بەڵام تۆ خۆت پۆزی پێوە لێ مەدە. ئەوە کارەساتەکە لەوەدایە، ترسناکەکە لەوەدایە کە تۆ شتێک دەکەی فەخر و شانازی پێوە دەکەی. ئەوەندە دەچی بۆ عومرە هەوڵ دە خۆت بپارێزە، ئەوەندەش بڵاو مەکەرەوە. با خەڵک بزانێ من لە عومرەم، با خەڵک بزانێ من لە کەعبەم، با خەڵک نەزانێ تۆ بۆ خوا کردت، بۆچی خەڵکی بزانێ؟ جەماعەتی هاتن بەلای ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ وتیان ئیمامی عومەر فڵان و فڵان و فڵان و فڵان کوژران، باسی غەزایە کرا و فڵان و فڵانیش کوژران تۆ ناناسی. هەنێ کەسی زۆر پیاو چاک و قارەمان و پاڵەوان کوژران خوا بە شەهیدیان قبوڵ کا، بەڵام تۆ ناناسی. ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەوە زەرەریان پێ ناگەێنێ کە عومەر نایەناسێ، گرنگ ئەوەی خوا دایەناسێ. تۆش بۆ خوا کارەکانت ئەنجام بدە، دڵنیا بە خوای گەورە دڵخۆشت دەکا، کارەکانت با بۆ خوا بێ، بۆ ڕەزامەندی خوا بێت، بۆ ناودەرکردن و بۆ ئەوە نەبێت کە خەڵکی شانازی پێوە بکات. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە ئەبوو موسای ئەشعەری ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوتبەیەکی بۆ ئێمەدا ڕۆژێک فرمي أيها الناس اتقوا هذا الشرك فإنه أخفى من دبيب النمل. فأنا بخواي قولا خوشويستي خواه صلى الله عليه وسلم روي كده خلق أي خلقينا خوتان بپارێزن لەو شەریک بۆ خوا بڕیاردانە کە شیرکی بچووکی پێ دەڵێن، شەریک بۆ خوا بڕیاردانە بەڵام بچووکە. بۆیە زۆرێک لە ئێمە لەوانەیە دڵخۆش بین بڵێن شەریکمان بۆ خوا بڕیار نەداوە، بەڵام بڕیارمان داوە ئەگەر ڕیامان کرد بێت، ئەگەر شتێکمان بۆ غەیری خوا کردی بێ عیبادەت بێ، ئەوە ڕیامان کرد و شەریکمان بۆ خوا بڕیار داوە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم نمونەیەکی زۆر جوانی بۆمان هێنایەوە، ترسناک. فەرمی خۆتان بپارێزن لەو شیرکە بچووکەی شەریک بۆ خوا بڕیاردانە، بەس بچووکە کاڵێن بچووکە مەبەستی ئەوە نیە تاوانی بچووکە، تاوانی گەورەیە، بەڵام ئینسان بەرەو ئەوە نابا کە شیرکی گەورە بێ وەکو قەبرپەرستیەک وابێ، وەکو شەخصپەرستیەک وابێ، بەڵام شیرکی بچووک تاوانی گەورەیە، مرۆڤ بە هیلاک دەدات. هەنا بەخوای گەورە کە ڕیایە، یەکێک لەوانە ڕیایە. فەرمووی شاراوەترە لە شوێن پێی مێرولە. من پرسیارێک لە ئێوە دەکەم، ئەگەر مێرولەیەک بەیرەدا بڕوات، مێرولەیە بچووک، من ئێوە گوێتان لە دەنگی پێی مێرولەکەیە؟ نەخیر. شوێن پێی مێرولەکە دەبینن، شوێن پێکانی وەکو شوێن پێی ئاژەڵی گەورە دەبینیت؟ نەخێر. لە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم
شرك رياء لو شاراوتر لأمتك منده وجاءني في غمري خاتشبك صلى الله عليه وسلم فرمي بردوام بلن اللهم إني أعوذ بك أن أشرك بك شيئا وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم واتبلي خوايا جان فنادى قرم بتو لويك الشريك بو بالريال بدم وبزعم شريك بو بالريال دا يوكو الرياء وبنادى قرم بتو خواي فرد قال لوي شريك بوتو بالريال دا بيو نشن زاني بيت بويا أعوان ترسناكا شوين بي ميرو لچن ترسناكا يعني چنه بچوكا نايبين دي نجول دنيتي نشن بيكيشي دبينيت بهي جوري حتى أفهمي أخفى لو الشعر وتره لأمتكم دا كواتا أقداري خود بزانا بو چی نوێژ دەکەی مێ بۆ مزگە بۆی حیات نەچێ بەخوا نوێژ نەگەم حیامەچێ ڕۆژوو نەگرم حیامەچێ ئەمە ڕیایە نەچم بۆ لای فڵان کەس حیامە بە حیامەچێ ئەڕواتە قەبرستانێ دەیوێ خەڵ بیبینێت جوان خۆی دەرەخا بۆی ببینێت بۆ خوا بڕۆ خەڵ بینیتی باشە نەتیبینی کێشت نەبێ ئاگاداری خۆت بە چونکە زۆر ترسناکە تەماشا دەکەی خەڵکی وایە ڕیا سەیرکە چۆنە هەندێک کەسمان هەستمان پێ نەکردووە خەڵکی وایە خوا لێ ڕازی بێت دووشەمان پێنجشەمان یا هەندێک ڕۆژی تر بە ڕۆژوو دەبێت کە خەڵکی بە ڕۆژوو نییە سەر ڕەمەزان تووشی ڕیا نابی خەڵک گشتی بە ڕۆژووە عەرەفە هەتا حەزی خەڵک بە ڕۆژوو گشتی دانێ تووشی ڕیا نەبی بەڵام هەندێک ڕۆژی تر هەیە خەڵک بە ڕۆژوو نییە مام حاجی خاڵۆی گیان کاکە گیان کە دەی بۆ مزگەوت بە ڕۆژووی تکات لێ دەکەم با تووشی ڕیا نەبیت ئاوێک لەگەڵ دووسێ دەنی خورما مەهێنە لە پێشی خۆتە دایبنی چونکە جارێ شەیتان پێت دەڵێ بڵێ با بە ڕۆژووە با بزان خەڵک بزانێت تۆ بە ڕۆژووی هەندێک دووسێ دەنی خورما لەگەڵ ئاوەکە بەرە پێش و دانیشە بۆ خۆت بانگی دا بەرچاو خەڵک و خورما بخۆ واللهی ئەگەر کەسێ بتوانێت بۆ خوا ئەو ڕۆژوە بگرێ واللهی زۆر ئیماندارە ئەگەر تووشی ڕیا نەبێ من لەوانەیە خۆم نەتوانم ئەو شتە بکەم بۆی ئاگادار بە بانگی دا بڕۆ دەرەوە بە ناوی دەستنێژ و قومی ئاو بخۆ پێویست ناکە خورما ئاو بێن دەژورۆ لە ڕیزی پێنجەمان نوێشکە و با ڕۆژۆکەت بەتاڵ نەبێتەوە واللهی شتێکان پێ بڵێ باوەڕ نەکەن کاتێک هەندێک جار ناڵێم هەموو کاتێک هەندێک جار کە وتار ئەدەم لە خوتبە ئەدەم کە دەمەوێت حەدیثێک بخوێنمەوە شەیتان پێم ئەڵێ سەرت بەرز کەرەوە با بڵێن لەبەرێتی با بڵێن لەبەرێتی ئەگەر سەردا نەخەم سوێن بە خەتوش ڕیاکەم لە شوێن پێی مێرولە ترسناکتر و بچووکترە زۆر ئاگادار بە بۆیە هەر خەتیبێک هەر کەسێک بتوانێت خوتبەیەک بدا بەبێ وەرەقا ئەگەر ڕیایتیان نەبێ بەڕاستی ئیماندار من لەوانەیە خۆم نەتوانم ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا لێ ئیمامی عەلی کوڕی مەدینی لەسەر کتابەکە دەرزیان دەوتەوە ئەنوت ئاوا بۆ ئێمە باشترە سیقەمان بخۆمان نییە بەبێ کتابەکە دەرز بڵینەوە ڕەحمەتی خوایان لێ بێ ئەڵێن سیقەمان بە خۆمان نییە تووشی ڕیا نەبی بۆ زۆر شاراوەیە ڕیا بۆ ئەوەی خەڵکی بڵێن لەبەرێتی ئاگاداری خۆ سەرە شۆڕکە با بڵێن لەبەری نییە ئەوە شانازیە بۆ تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەوەی کرد یەکێک لەو کەسانی کە ئاگری جەهەنەمی پێ خۆشەکرێ پەنا بە خوای گەورە یەکەم کەسێک ئاگری جەهەنەمی پێ خۆشەکرێ ئەو کەسەیە کە ماڵ و سەروەت و سامانی بەخشیەوە بە خەڵکی فەقیر و هەژاری چەندەها پرۆژەی کردووە بەڵام خوای گەورە پێی دەفەرمێت چیت کرد ئەڵێ خوایە گیان ئەو ماڵ و سەروەت و سامانەم لە شوێنێکە بەخشی کە خۆت پێت خۆش بوو خوای گەورە دەفەرمێ درۆت کرد ڕاست ناکە چونکە ماڵت بەخشی یارمەتی خەڵکی فەقیر و هەژارتدا بۆی پێت بڵێن پیاوێکی سەخی و دەستکراوەیە سەخیە دەستکراوەیە پێشیان وتی بە ئاواتی خۆت گەیشتی پێت وترا پیاوێکی سەخی پیاوێکی دەستکراوە پیاوێکی خێرخواز پێت وترا و ڕاست نەکرد بۆ من ئەنجامت نەدا بۆ ئەوە ئەنجامتدا بە کەسێکی ناودار و خێرخواز ناوت دەرچێ پێت وترا لەسەر دەم و چاوی ڕای کێشم بۆ ناو جەهەنەم پەنا بخوای کەواتە ئاگاداری خۆت بە شتێک دەبەخشی بۆ خوا بیبەخشە چونکە ئەوەی بۆ خوا بیبەخشێ خۆشەویستی خوا فەرموویە صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوادایە بە دەستی ڕاستی ئەیبەخشێ دەستی چەپی پێی نازانێت ئەوە لە ژێر سێبەری عەرشی خوادایە ئەوەشی بۆ ناودەرکردن دەیکا
خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم پێش خەڵکی دەخرێتە ناو ئاگری جەهەنەمەوە کەواتە ئەهەمیەتەکە دەورە بینی عیبادەتەکە ئەنجام بدەی ئەوەی کە لە دڵتایە بڕیاری ئەوادا تۆ بۆ خوایەکەی یا بۆ دنیا بۆ خەڵکێکی خوای گەورەمان پارێزەی لەم تاوانە گەورەی یا رب العالمین لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی ئاخرمان بەخێر بگێڕی یا رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه لحديثك صح ترغيب هاتوا في غمر إخوة صلى الله عليه وسلم من سمع الناس بعمله سمع الله به مسامع خلقه وصغره وحقره أنا بخوي هر كسيك شاك أنجام بدات عبادت بكات بس عبادتك نمشت أنا الريال عبادتها جاري وهي من أوك بجاريك خمو قميك أوك بقميك خمو بس لبروي خلقين بيني بس جاري خمو أنا الرياية لبروي خلقين بيني نعم يخلق لبر أو بيت شاوم لكن جوازه بس لبر أونية لبروي بانا لين أما مخالفة سنتك أو الرياية زور شاراوي أقدر دم جولينم بو يبلن ذكري خواك بو يبلن ذكري خواك نكبو خوا كواتا قداري خود بالرياء زور ترسناك چونك لرجي قيامتها في غمر خوا فرمي صلى الله عليه وسلم حديث صحيح هذا هر كسيك کردەوەکانی چاکەکانی نیشانی خەڵکی بدات چاکەی دەکات بەڵام نیەتیشی لە دڵەوە بۆ خوا نەبێ خوای گەورە لە ڕۆژی قیامەتا فەزحی ئەکات بچووکی ئەکاتەوە بێڕێزی دەکات چونکە دەڵێت تۆ کردەوەکانت بۆ من ئەنجام نەدا پەنا بە خوای گەورە واللهی زۆر ترسناکە چونکە یەومە توبلە سەڕائی ڕۆژی قیامەت ئەو ڕۆژەیە هەموو شتەکان ئاشکرا دەبێت ئاشکرا دەبێت بۆچی نوێژت کردووە بۆچی ڕۆژوت گرتووە بۆچی عمرەت کردووە بۆچی حەجت کردووە بۆچی شەو نوێژت کردووە بۆچی قورئانت خوێندووە بۆچی زیکری خوات کردووە بۆچی بە ڕۆژوو بوویتە هەر چیت کردووە لە ڕۆژی قیامەتە ئاشکرا دەبێت بۆ خوایە یا بۆ غەیری خوا بووە بۆی نێتی خۆت پاکەرەوە چاکە بکە و بەڵام با کەس پێی نەزانێ دەڵێ چاکە بکە بیتە دەم ئاو واتە با خەڵ نەزانێ پێویست ناکە بڵاوی کەیتەوە پێویست ناکە ئابەم شێوەیە بژیت بە ڕیاوە بژیت لە ڕۆژی قیامەتدا بیتە سوتەمەنی جەهەنەم چ ڕۆژی قیامەت هەموو شتی ئاشکرا بێت نیەتت بۆ خوایە یا بۆ غەیری خوا بۆ خوا بۆ بێ پاداشت گەورەیە لە حەسەر هەموو عیبادەت و سوبحان اللهە کە کردوتە بۆ غەیری خوایش کرده بێتت بۆ مەدح و سەنا کرده بێتت پەنا بەخوا بەرەو جەهەنەمت دەبا ئەگەر لە دنیادا تۆبەی لێ نەکەی پیغمبر خدا صلى الله عليه وسلم لحديثه صحيح ترغيب هذا فرميه إن أخوف ما أخاف عليكم الشرك الأصغر أو كزور لأيه وده ترسم زور أترسم ليتان شريك بو خواب الرياضاني بتشوكا كتاواني قوريه وتاني پیغمبر خدا صلى الله عليه وسلم شركي بتشوك چيه شريك بو خواب الرياضان كبتشوكا تاوانكي واتا لبرانبري شريك بو خواب الرياضان تاواني بتشوكا بلام لبرانبري الزنا وقتل تاواني قوريه فرمی ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتا کاتی خوای گەورە پاداشتی چاکەکاران دەداتەوە بە چاکەکانیان ئەوەی لە دنیادا چاکەی بۆ خوا ئەنجام داوە پاداشتی خۆی وەردەگرێ خوا لەو کەسانەمان بگێڕێ خوای گەورە بە کەسانێک دەڵێ کە ئەهلی ڕیا بوونە واتە حەزیان کردووە خەڵک چاکەکانیان ببینێ بۆ خوا نەیان کردو بۆ خەڵکی کردویانە خوای گەورە دەفەرمێ اذهبوا إلى الذين كنتم تراءون له في الدنيا فانظروا هل تجدون عندهم جزاء خوای گەورە دەفەرمێ بڕۆن بۆ لای ئەو کەسانەی کە لە دنیادا چاکەکانتان بۆ ئەوان ئەنجام داوە نوێژ و ڕۆژ و عیبادەت و زیکر و قورئان خوێندن و شەو نوێژ و عومرە و حەج و چاکەتان کردووە خێر و سەدەقەتان کردووە بۆ ئەو کەسانەی کە لە دنیادا بۆتان کردن بۆی بتان بینن بۆی مەدحتان کەن بڕۆن بزان لای ئەوان پاداشتان دەسەکەوێ ئێوە خۆی دانێ لە جەهەنەما بێ پەنا بەخوا خۆی داما و احتیاجە من چاکەیەک دەکەم بۆ ئەوەی ئێوە بمبینن ئێوە لە من داماوترن لە من احتیاجم لە ڕۆژی قیامەتە ئەی بۆ خوایەکی نەکەم کە هەموو شتێکی بەدەستە نوێژەکەم بۆ خوا نەبێ ڕۆژوو دەگرم بۆ خوا نەبێ عومرە دەکەم بۆ خوا نەبێ بۆچی بۆ غەیری خوا بێ کە بێتە بەڵایە بۆ قیامەت کەواتە
کاتێک کردەوەیەک چاکەیەک ئەنجامە دەی بۆ خوا ئەنجامی دەزانیت بۆ خوانی وازی لێبێنە لەوانێت تۆ لە مزگەوتەکە نوێژە فەرزەکە تووشی ڕیا نەبی بەڵام هەندێک نوێژی ترێ تووشی ڕیا بێت هەندێک عیبادەتی تووشی ڕیا بێت حەز ناکەی خێرکەی بەس بۆی خەڵکێ بینێ خێرەکەی مەبەستی شەوە نیە خەڵک چاو لێ بکە ئەگەر مەبەستێکت ئەوە بێ چاکە بەس مەبەستت ئەو بێ خەڵکی بڵێن سەخیە و دەستکراوەیە ئەمە ترسناکێکەی پەنا بەخوای گەورە کەواتە ئاگادار خۆت بە خوای گەورە میهرەبان هەڕەشەی ئاگری کردووە هەڕەشەی تیاچوونی کردووە لەو کەسانی کە ڕیابازن فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويل بو كسانه بي جهنم تياچون بو او كسانه بي كالريادك رياباز اهل الريان خوها رشي اغري كدو لمن كواتا اقدار به خوشويسكي خواه فرمي صلى الله عليه وسلم لحديثكي صح جامع صحيحه امشگاريكي زو جوان ما دكات افرمي هر كسك لايوا اگرتواني كومالت شاكي هبه نهيني به لبيني خوي وخوي گوردا با انجامي بدا واتهندي شاكت هبه لبيني خوت وخوي گوردا هیچ کسك بي نزاني حتى خيزانك نالا كانت يسناك شو نيوجه كداني بلاي خيزان نالا كان فوز ديدي مام حاجي خالو جان توش خاتك شو نيوجه تكي يسناك على خوتي باسيكي ام شو ما موصا اونا نيوجه نيوجه كت هم شو نيوجه كت ام شو اونا تسبيحات كت مام حاجيان بواسطه باسيمك با هندي شاكت هبه هندي عبادت هبه بيني خوت وخوي گورده باکەس پێی نەزانی پیاوچاکی وا بۆ 20 ساڵ گریاو نییە لاو خێزانەکەی بزانێ بۆ خوا گریت هەستی پێ نەکرۆ خێزانەکەی بۆ ئینشاڵڵا بە کردەوەکانمان بۆ خوا ئەنجام بدەین هەندێک کردەوەی چاکمان هەبێ کردەوەی زۆرمان هەبێ هیچ کەسێک لەم سەرزەویدا پێمانی نەزانی بێ قورئانمان خوێندووە چاکەمان کردووە با بۆ قیامەتی خۆمان بمێنێ ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە پاداشتی گەورەی لەسەر وەردەگرین بەڵام ئەگەر بۆ خوا شتێکین خوا هەڕەشەی وەیل و جەهەنەمی لێمان کردووە ئاخر خاڵدەمێ باسی کەم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح ترغيب دفرميه ألا أخبركم بما هو أخوف عليكم عندي من الدجال الشيطان في بليم من لأيوة أترسم لأوشتا زيادة للدجال زيادة للدجال دجال كان اللي يترسم لأيوة كتوشتان بيوبي بقن لو زيادة أترسم للدجال لأيوة كقويتني فتنة سرزبية أو أأمريكا في غمري خواباسك صلى الله عليه وسلم الشرك الخفي فمي الشريك بخواب رياضاني نهيني وشعراوة كالرياية زور شعراوة شو كتو نازاني بخوام يا بخوامني بس خواه زانيت في غمري خواب فرمي صلى الله عليه وسلم أولا كبياوي دبيني نيوش دكا خلاصي نيوشي دكا بس كاتك دبيني خلقي ستماشايكا نيوشكا دريجكاتو بو يقول ما شاء الله نيوشكا دريجا بلا لما الله شون نيوشكا لمزقود شعاوة نيوشكا کاتە تەنهای نوێژ چۆن دەکەی لای خەڵکی شەعاوە بی کە زیاتر درێژی مەکەرەوە ئەگەر زانی تووشی ڕیابی ئەگەر زانی تووشی ڕیابی ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئێمە زۆرتر ساوە لە دەجال زیاتر کەسێک لە ئێمە نوێژێک بکات بەڵام کاتێک کە دەبینێ خەڵکی تەماشای دەکا درێژیەکاتەوە ڕکوعەکەی سجودەکەی خوێندنی قورئانەکەی خۆی کز ئەکا بەس بۆی بڵێن فڵان کەس نوێژەکەی جوانە ئەمە کارەساتە پیاوچاکی وا هەبووە شەو نوێژی کردووە کاتێک کەسێک هاتەتە ژوورۆ ڕێک پاڵکەوتووە دیدی با نەزانێ من شەو نوێژم کردووە پاڵکەوتووە ڕێک خەڵ بە پاڵکەوتن نوێژ ناکەم ئەمە کەسێک نەتوانێت یعنی پاڵکەوتووە بۆ ئەوەی خەڵکی نەزانێ نوێژ دەکات کەواتە ئاگاداری خۆت بە کاتێک کە تۆ نوێژ دەکەی عمرە دەکەی حەج دەکەی قورئان دەخوێنی زیکری خوا دەکەی خێر و سەدەقە دەکەی تۆ لە عیبادەتە نیعمەتی خۆیە بەسەرتەوە عیبادەتەکەت بەتاڵ مەکە بۆ خاتری خەڵک ئەوە نییە تۆنیا چاکەکەت لە کۆڵ بێتەوە تەواو چاکت بۆ نەنووسری لە قیامەت سزا دەدرێی لەسەری ئێستا من کاتێک کە عومرەیە دەکەم بۆ خوای ناکەم ئەوە خوا پاداشتم ناداتەوە بەڵام لەگەڵەوەشە لە قیامەت سزام دەدا لەسەری کە تۆ بە نەکەم قورئانم خوێندووە بۆی خەڵکی بڵێن قورئان دەخوێنێ پاداشتم نییە لای خوا بەڵام سزام هەیە لای خوا گەر تۆ بە نەکەم تەنیا ئەوە نییە پاداشتم نەبێ تەواو نەجاتت بێ نەجاتت نابێ محاسبة دەکری لە ڕۆژی قیامەتە لەسەری بۆی ئینشاڵڵا لە کۆتاییدا دەڵێم با نیەتمان بۆ خوا پاکینەوە چاکەکانمان بۆ خوا بێ نەک بۆ پۆز و ناودەرکردن
نەک بۆی خەڵکی مەدحمان کە وەڵڵا لەگەڵ خوادا ڕازگۆ بە خوای گەورە دڵی خەڵکیت بۆ ڕائکێشێ بۆ خوا ئەنجامی بدە کۆمەڵێ چاکە و عیبادەت هەبێ با کەس پێی نەزانێ لەبەر خاتری خەڵک دەمەجوڵێن و زیکر مەکە بۆ خوا بیکە خەڵکی وای لە مەجلیسێکا دانیشتووە بە تەنیا بێ قسە ناکە بەس ناو خەڵکە دەمەجوڵێنێ بۆی بڵێن زیکری خواکە بەخوا برا مەیکە ئەگەر بۆ خوا نییە مەیکە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني نخوش يا ربي خواه شفاء بدي خواه جان الرياء والشرك بخواه بريادان بدون معنكي خواه لم تاوانا قوري بدون معنكي وما لكي لهموت شاك وعبادتك نيت من رزامديتو يا رب العالمين خواه جان قناهي دايكو باكم مردو كان من خوش بي آخر من بخير بقيري لدرد بلاو كيشو مشكلة خرابكاري ولاتمان بدورك يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.